بەناوی خوای بەخشندە میهرەبان ئەمڕۆ کۆمەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری بۆ پشتگیری برایان و خوشکانمان لە کەرکووک هاتوونە ئێرە بە کۆمەڵێک کادیرەوە دیارە بووینە کۆمەڵێک تیمەکان گەڕاینە بازار و هەروەها گەڕەکەکان هەڵمەتی ماڵ بە ماڵمان دەست پێ کرد بۆ پشتگیریان برا و خوشکانەمان کە لێرن بۆ لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک دیارە لە ڕوانگەی ئێمەوە تێڕوانین ئێمە بۆ کەرکووک ئەگەر لای خەڵک کەرکووک وا بۆی بڕوانن کە بریتە لە عێراقێکی بچووکراوە لە تێڕوانین ئێمە یاوەکو کۆمەڵی دادگەری کوردستانێکی بچووکراوەیە بۆیە کەرکووک لای ئێمە جێگای گرنگیدان و جێگای احتیمامدانە ئەوەی کە بینیمان لە بازار سوپاسی خواکەین کە خەڵک زۆر بە خۆشەوە پشتگیری بۆ ئەم لیستە هەیە شوێنێکان نەمان بینی خەڵک گلەیی لە کاندیدەکە یا لە لیستەکە هەبێ پشتگیریەکی زۆر هەیە کەەوە جێگای خۆشیە بۆیە داوامان لە خەڵکی کەرکووکەیە کوێمە لە سلێمانیەوە هاتوین کە نەخۆمان لێرە کاندیدین و نە دەنگیشە دێن بۆ هاوکاری ئەم دووبرا بەڕێزە جنای مامۆستا فەرحان و مامۆستا یوسف چاوەڕێشمان لەو خەڵکی کەرکووکەیە کەوا پشتگیریان بکەن ساڵی پێشوو خەڵکانی تر لە پارێزگایە بوون ڕەنگە بینیمان نەتیجەکەی چۆن بێ و تاقیکردنەوەی ئەمانیش بۆم قۆناغە پێویستە کە وجودی ئەمان دیارە کە لە ئەنجومەنی پارێزگایە بن خزمەتێکی باشەکەن ئەمان پێشەوەی بچنە ئەنجومەنی پارێزگا خزمەتەکانیان دیارە بۆ کارێکتر داواکارم هەیە لە خەڵکی کەرکووک بەگشتی خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک کەوا پشتگیری ئەم لیستە بکەن و ئەم دووبرا بەڕێزانەمان ببنە ئەنجومەنی پارێزگا و ئینشەڵا جارێکتر لێرە ئاهەنگی سەرکەوتنەکەین.